ئافرەتان لە پەڕا 37 لە کۆنەوە وتراوە هەر پیاوێک سۆز و خۆشەویستی بۆ ئافرەتەکەی دەرنەبڕێت ئەوە ئەو ئافرەتە بە دوای سۆز و خۆشەویستیدا دەگەڕێت. ئافرەتان مافی خۆیانە لەلایەن هاوسەر و باوک و براکانیانەوە سۆز و خۆشەویستیان پێ بدرێت و بە جوانترین شێوە هەڵس و کەوتیان لەگەڵ بکرێت. ئەگەرنا خەڵکانی دەروون نەخۆش و لاواز ئەو هەلە دەقۆزنەوە و لە ئافرەتەکانمان نزیک دەبنەوە و ئەو بۆشاییە پڕ دەکەنەوە و سۆز و خۆشەویستی درۆینەیان بۆ دەردەبڕن. ئەگەر پەروەردگار جەستەیەکی بەهێزی بە پیاوان بەخشی بێت ئەوە بە دڵنیاییەوە سۆز و بەزەیەکی گەورەی بە ئافرەتان بەخشیوە. زۆرێک لە پیاوانی دەسەڵاتدار و خاوەن هێز و تواناکان بیندراون لە بەرامبەر هێزی سۆزداری ئافرەتاندا چۆچیان داداوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات بەوەی کە هەڵس و کەوتت جوان بێت لەگەڵ هاوسەرەکەتدا و ڕێز لە هەست و سۆزی بگریت بۆی لەگەڵیدا بەختەوەر و ئاسوودە بژیت. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری باوکان دەکات لەگەڵ کچەکانیان چاک بن و هەڵس و کەوتی جوانیان لەگەڵ ئەنجام بدەن. هەروەکو دەفەرمێت هەر کەسێک دوو کچ بەخێو بکات هەتا گەورە دەبن ئەوە لە ڕۆژی دواییدا من و ئەو کەسا وەکو پەنجەکانی دەست لە یەک نزیچین. هەروەها ئامۆژگاری کوڕان و پیاوان دەکات کردار و گفتار و ڕەفتاریان بەرامبەر دایکیان جوان بێت. ئەوە تا پیاوێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ شایستەی ئەوەیە زۆر باش بم بۆی هەڵس و کەوتم لەگەڵیدا جوان بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جاران دەفەرموێ دایکت پاشان دایکت پاشان دایکت پاشان باوکت متفق عليه. هەروەها ئامۆژگاری پیاوان دەکات بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە هەڵس و کەوت لەگەڵ ئافرەتاندا بکەن و لێیان تووڕە نەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاواییدا لە نێوان 100,000 میوانانی ماڵی پەروەردگار لە نێوان کەسانی ڕەش و سپیدا لە نێوان کەسانی گەورە و بچووکدا لە نێوان کەسانی دەوڵەمەند و هەژاردا بە دەنجی بەرز هاوار دەکات و دەفەرمێت ئاگادار بن و ئامۆژگاری ئافرەتان بکەن و لەگەڵیاندا باش بن. ئاگادار بن و ئامۆژگاری ئافرەتەکانتان بکەن و لەگەڵیاندا باش بن. ڕۆژێک کۆمەڵێک لە ئافرەتان لە لای هاوسەرەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سکاڵای خراپی هەڵس و کەوتی مێردەکانیان دەکەن. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمەیزانی هەستا ئامۆژگاری خەڵکەکەی کرد و فەرمووی هەندێک لە ئافرەتان هاتوونەتە ماڵەکەم و سکاڵا و شکات لە هەڵس و کەوتی خراپی مێردەکانیان دەکەن. ئەو پیاوانە لە ناو ئێوەدا کەسانی باش نین. پاشان فەرمووی باشترینتان ئەو کەسانن کە لەگەڵ هاوسەر و ماڵ و منداڵیاندا باشن و من باشترینتانم بۆ هاوسەر و ماڵ و منداڵم. لە پێناوی ڕێز و شکۆمەندی ئافرەتاندا چەندان جەنگ و غەزا هەڵگیرساوە کاسەی سەر هاڕدراوە و سەر لە لاشە جیاکراوەتەوە. هەموو ئەوانش لە پێناو ئابڕووی تەنها ئافرەتێکدا ڕوویان داوە. بەڵێ لە پێناو ئابڕووی تەنها یەک ئافرەتدا مسلمانان خوێن و جەستەی خۆیان کرد بە قوربانی. جوولەکەکان لەگەڵ مسلماناندا لە شاری مەدینە نیشتەجێ بوون. کاتێک کە فەرمانی باڵاپۆشی لەلایەن پەروەردگارەوە دابەزی بۆ ئافرەتان جوولەکەکان تووڕە بوون و لەلایەن ناخۆش بوو. حەزیان نەکرد ئافرەتانی مسلمان خۆیان داپۆشن. زۆر هەوڵیان دەدا تۆوی ناکۆچی و دووبەرەچی لە نێوان ئافرەتانی مسلماناندا بچێنن بەڵام نەیانتوانی. لە یەکێک لە ڕۆژەکاندا ئافرەتێکی داوێنپاک لە ئافرەتانی مسلمان چوو بۆ بازاری جوولەکەکان و لە دوکانی یەکێک لە زەڕەنگەرە جوولەکەکاندا دانیش. زەڕەنگەرە جوولەکەکە بەم باڵاپۆشی و داپۆشراوی ئافرەتە مسلمانەکان ناڕەحەت و تووڕە بوو. دەیویست سەیری و ڕوخساری ئافرەتەکە بکات و گاڵتەی پێ بکات. وەک پێش هاتنی ئاینی ئیسلام ئەم کارانەیان لە دژی ئافرەتان ئەنجام دەدا. بەڵێ جوولەکەکە داوای لە ئافرەتەکە کرد ڕوخساری دەربخات ویستی بەهۆی پارە و سامانەوە لە خشتەی بەرێت. بەڵام ئەم ئافرەتە باوەڕدارە ڕازی نەبوو. زەڕەنگەرەکە ئافرەتەکەی خەڵەفاند. کاتێک ئافرەتەکە دانیشت بوو لای خوارەوەی کراسەکەی بەست بەلای سەرپۆشەکەیەوە کە شۆڕ ببووە بەسەر پشتیدا.
کاتێک ئافرەتەکە هەڵسا کراسەکەی لە دواوە بەرز بۆ و لاشەی دەرکەوت و جوولەکەکە پێی پێکەنی. ئافرەتەکە هاواری کرد و خۆزگەی بە مەرگ دەخواست نەک دەرکەوتنی جەستەی. کاتێک پیاوێک لە مسلمانان ئافرەتەکەی بەم شێوێ بینی شمشێرەکەی هەڵکێشا و زەڕەنگەرە جوولەکەکەی کوشت. جوولەکانیش لە مسلمانەکە کۆبوونەوە و شەهیدیان کرد. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی کە جوولەکەکان پەیمانیان شکاندووە و سوکاتی بە ئافرەتانی مسلمان دەکەن گەماروی جوولەکەکانیان دا و ویستیان تۆڵەی ئەو ئافرەتە پاک و بەڕەوشتا بسەنەوە. ئالەم کاتەدا یەکێک لە سەربازەکانی شەیطان لەو کەسانەی کە گرنگی بە ئابڕووی ئافرەتانی مسلمان نادەن، یەکێک لەو کەسانەی کە هەر خەمی تێرکردنی داوێن و سکیانن، سەرۆکی دووڕوەکان عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول هەڵسا وتی: ئەی موحەممەد، هەڵسوکەوتت لەگەڵ جوولەکەکاندا باش بێت. لە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا جوولەکەکان لایەنگر و پاڵپشتی ئەم دووڕوە بوون. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەرپەچی دایەوە و ڕازی نەبوو. جارێکی تر ئەم دووڕوە قسەکانی دووبارە کردەوە. هەمدیسان پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتی تێکرد و ڕووی لێوەرجێڕا. داوای لێبوردون و لێخۆشبوون بۆ کەمەڵە کەسێک دەکات دەیانێت خراپە لە نێوان ئیمانداراندا بڵاو بکەنەوە. ئەم دووڕوە تووڕە بوو، دەستی کرد بە پشتێن و زرێکەی پێغەمبەری خودادا صلی الله عليه وسلم و هەر دووبارەی دەکردەوە. دەیوت لەگەڵیاندا باش بە، لەگەڵیاندا باش بە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لای کردەوە بەلایدا و فەرمووی وازم لێبێنە. بەڵام ئەم دووڕوە هەر ڕازی نەبوو. داوای لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد کە دەست لە کوشتنیان هەڵگرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لای کردەوە بەلایدا و فەرمووی: ئەوانە بۆ تۆ. وازی لە کوشتنیان هێنا، بەڵام لە شاری مەدینە شار بەدەری کردن. بەڵێ ئافرەتانی ڕەوشت بەرز و پاکداوێن شایستەی زۆر لەوە زیاترن. خەولەی کچی سەعلەبە یەکێک بوو لە ئافرەتە چاکەکارەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خێزانی ئەوسی کوڕی سامت بوو. ئەوس پیاوێکی پیر بوو، زوو تووڕە دەبوو. ڕۆژێک دێتەوە بۆ ماڵەوە لەگەڵ خێزانەکەیدا ناکۆچی دەکەوێتە نێوانیان. ئەوس تووڕە دەبێت و دەڵێت: تۆ وەکو دایکم وایت و بە تووڕەیەوە دەچێتە دەرەوە. لە سەردەمی نەفامیدا ئەگەر پیاوێک ئەم قسەی بە هاوسەرەکەی بووتایە ئەوە تەلاقی دەکەوت. بەڵام خەولە نەیدەزانی لە ئیسلامدا حکمی ئەم قسەیە چییە. ئەوس هاتەوە بۆ ماڵەوە. خەولە خۆی لێ دوور خستەوە وتی: سوێن بە پەروەردگار نابێت لێم نزیک بیتەوە هەتا پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دادوەریمان نەکەن. هەر بۆیە خەولە کەوتە ڕێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕووداوەکەی بۆ باس کرد و سکاڵای خراپ هەڵسوکەوتی مێردەکەی لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. پێغەمبەریش صلی الله عليه وسلم خەولەی ئارام کردەوە و پێی فەرموو: لەگەڵ کوڕەمامەکەتدا باش بە، چونکە پیاوێکی بەتەمەنە و لە پەروەردگار بترسە و چاک بە لەگەڵیدا. خەولەش بەدەم غەم و خەفەتەوە وتی: ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، گەنجی و جوانی خۆم پێشکەش بە مێردەکەم کرد، سکم بۆ هەڵڕشت، ئێستاش پیر بووم و منداڵم نابێت، کەچی پێم دەڵێت تۆ وەکو دایکم وایت. پەروەردگارە، سکاڵای خۆم لە لای تۆ دەکەم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم چاوەڕێی سروش و نیگای پەروەردگاری دەکرد، چونکە هێشتا لە ئیسلامدا حکمی ئەم حاڵەتە دانەبەزی بوو. هەر لەو کاتەی کە خەولە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دابوو، جوبرائیل لە ئاسمانەوە دابەزی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ خۆیدا یەکلاکردنەوەی حاڵەتەکەی خەولە و مێردەکەی هێنابوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لای کردەوە بەلای خەولەدا و فەرمووی: پەروەردگار لەسەر حاڵەتەکەی نێوان تۆ و هاوسەرەکەت قورئانی دابەزان، پاشان ئاەتەکانی بۆ خوێندەوە، هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەلموجادەلە ئاەتی 1 تا 4 دەفەرمێت: قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. الذين يظاهرون منكم
أمهاتهم إلا اللائي ولدنهم وإنهم ليقولون منكرا من القول وزورا وإن الله لعفو غفور والذين يظاهرون من نسائهم ثم يعودون لما قالوا فتحرير رقبة من قبل أن يتماسا ذلكم توعظون به والله بما تعملون خبير فمن لم يجد فصيام شهرين متتابعين من قبل أن يتماسا فمن لم يستطع فإطعام 60 مسكينا ذلك لتؤمنوا بالله ورسوله وتلك حدود الله وللكافرين عذاب أليم واتا أي محمد صلى الله عليه وسلم بيگومان پروردگار و توێژی ئەو ئافرەتەی بیست و وەریگرت کە گفتوگۆت لەگەڵدا دەکات دەربارەی هاوسەرەکەی سکاڵای خۆشی بۆ لای پەروەردگار دەبات پەروەردگاریش گفتوگۆکەتانی بیست بەڕاستی پەروەردگار بیسەر و زانایە ئەوانەتان بە هاوسەرانیان دەڵێن تۆ لە جێگەی دایکم دایت هاوسەرەکەیان بەو قسێ نابنە دایکیان چونکە دایکیان تەنها ئەوانن کە ئەوانیان لێبووە ئەوانە قسێکی نابەجێ دەکەن و بوختانێکی ناپەسەند دەڵێن بێگومان پەروەردگار چاوپۆشی دەکات و لیان خۆش دەبێت ئەگەر ئەوانە پەشیمان ببنەوە و داوای لێخۆشبوون بکەن ئەوانەی وا بەسەر هاوسەرەکانیانەوە دەڵێن دوایی پەشیمان دەبنەوە لەوەی کە وتویانە ئەوە دەبێت کۆیلێک ئازاد بکەن پێش ئەوەی ئەو ژن و مێردا بەیەک بگەن ئەو بڕیارە ئێوەی پێ ئامۆژگاری دەکرێت پەروەردگاریش ئاگادارە لەو کار و کردەوانەی ئەنجامی دەدەن اینجا ئەوەی کۆیلەی دەست نەکەوت ئەوە دەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت پێش بێ گەیشتنیان جاوەی ناتوانێت بە ڕۆژوو بێت با 60,000 تێر بکات لە ژەمێک خواردن ئەوەی کە باس کرا بۆ ئەوەیە باوەڕتان پتەو بێت بە پەروەردگار و پێغەمبەرەکەی چونکە پەروەردگار چارەسەر دادەنێت بۆ گیر و گرفتەکان ئەو بڕیارانەش سنووری پەروەردگارن بۆ ئەوانش کە کافرن ملکەتی فەرمانی پەروەردگار نابن سزای بەئێش و ئازار بۆیان ئامادەیە پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ بە هاوسەرەکەت بڵێ لە کەفارەتی ئەو قسەی کە کردوویەتی با بەندێک ئازاد بکات خەولەوتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم توانای ئەوەی نییە بەندێک بکرێت و ئازادی بکات پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی دەی با 2 مانجی لەسەر یەک بە ڕۆژوو بێت خەولەش وتی سوێند بە پەروەردگار هاوسەرەکەم پیاوێکی بەتەمەنە و ناتوانێت بە ڕۆژوو بێت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی دەی با خواردنی 60,000 لە خورما بدات خەولەش وتی هەژارە و ناتوانێت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی من یارمەتی دەدەم و بەشێکی خورماکەی بۆ دەدەم خەولەش وتی منیش بەشەکەی تری بۆ دەدەم پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی چاک دەکەیت دەی بڕۆ خورماکەی بدەرێ و یارمەتیشی بدە و هەڵس و کەوتیشت لەگەڵیدا باش بێت پاک و بێگەردی بۆ ئەو پەروەردگارەی کە ئەو هەموو سۆز و بەزەیی خستوەتە دڵی پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم تەنانەت بەشداری لە چارەسەرکردنی کێشە تایبەتیەکانی خەڵکیشدا دەکات بەڵێ بە دڵنیاییەوە من خۆم ئەمەم تاقی کردوتەوە هەڵسوکەوتی نەرمونیان و دەربڕینی سۆز و خۆشەویستی لەگەڵ هاوسەر و کچانماندا لە پێش هەموو کەسێکیشدا لەگەڵ دایک و خوشکانماندا کاریگەریەکی وا گەورە و بەهێز دروست دەکات کە هەرگیز بە خەیاڵتدا نەهات بێت تەناو کەسانەش هەست بەم کاریگەریە بەهێزە دەکەن کە خۆیان ئەو جۆرە هەڵس و کەوتە جوانانیان پەیڕەو کردبێت و تاقییان کردبێتەوە بە دڵنیاییشەوە دەڵێم کەسانێک ڕێز لە ئافرەتان دەگرن کە خۆیان بەڕێزن کەسانێکیش بێڕێزی بەرامبەر ئافرەتان دەکەن کە خۆیان سووک و بێڕێزن هەڵوێستا ڕەنگە ئافرەت لەسەر هەژاری و ناشیرنی و سەرقاڵی هاوسەرەکەی ئارام بگرێت بەڵام زۆر بەکەمی دەتوانێت لەسەر ناشیرنی هەڵچ و کەوتی هاوسەرەکەی
ئارام بگرێت. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. تەمەنی منداڵی لاپەڕا 33 زۆرن ئەو هەڵوێستانەی کە لە تەمەنی منداڵیدا لە ژیانماندا ڕوویانداوە و هەتا ئێستاش لە یادەوەریەکانماندا هەر تۆمارن. جا ئەو یادەوەریانە خۆش ببن یا ناخۆش لە ڕێگەی یادەوەریەکانتەوە بگەڕێەوە بۆ سەردەمی منداڵیت. ئەو کاتت لەبیر ناچێت کە مامۆستای قوتابخانە دیاریەکی پێشکەش کردوویت یان ئەو کاتەی کەسێک کە لە کۆڕ و کۆبوونێکی گشتیدا ستایشی کردوویت. ئەم یادگاریانە لە یادەوەریەکانتدا تۆمارە و لەبیرت ناچنەوە. بە هەمان شێوە یادەوەریە ناخۆشیەکانیش بە ئاسانی بیر ناچنەوە. ئەو کاتەی کە لە تەمەنی منداڵیتدا مامۆستا لێی داویت یان ئەو کاتەی لەگەڵ هاوڕێکانتدا دەمەقاڵەیەکت توش بووە یان ئەو کاتەی کە لە ماڵۆست و کاتیمان پێکرابێت یان کەسێک کە لە ئێمە لەلایەن هاوسەری باوکمانەوە ناڕەحەت کرابین. ئەمانە کۆمەڵە حاڵەتێکن لە یادەوەریماندا تۆمارن و بە ئاسانی ناسڕێنەوە. چەندان جاری وا هەبووە کاتێک چاکێک لەگەڵ منداڵێکدا کراوە تەنها کاریگەری لەسەر منداڵەکە جێنەهێشتووە بەڵکو کاریگەری لەسەر باوچی و کەسوکارەکەشی جێهێشتووە و خۆشەویستی هەمووان بەدەست هاتووە. کاتێک مامۆستایەک هەڵسوکەوتی جوان لەگەڵ قوتابیەکی سەرەتاییدا ئەنجام دەدات بەهۆی باسکردنی هەڵسوکەوتە جوانەکانی مامۆستاکەوە لەلایەن قوتابیەکەوە مامۆستاکە لەلایەن باوک و کەسوکاری قوتابیەکە خۆشەویست دەبێت. کەواتە هەرگیز زەردەخەنە و لێو بەخەندەیت بەرامبەر بە منداڵ بەکەم مەزانە و هەوڵ بدە دڵ و دەرونی بەدەست بهێنیت و بە جوانترین هونەر و لێزانین هەڵسوکەوتی لەگەڵ ئەنجام بدە. ڕۆژێک لە قوتابخانە دەربارەی نوێژوانم بە کۆمەڵی قوتابی بچووک دەوتەوە. پرسیارم لێکردن دەربارەی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر گرنگی نوێژ. یەکێک لە قوتابیەکان بە فەرمودەیەک گۆرامی دامەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ بین الرجل وبین الكفر أو شرك ترك الصلاة. واتە جوداوازی نێوان مرۆڤی مسلمان و بێباوەڕ یان هاوڵدانەر وازهێنانە لە نوێژ. وەرامەکەیم زۆر لەلا جوان و سەرنجڕاکێش بوو. ئەوەندە کاری تێکردم کاتژمێرەکەی دەستم دانا و پێشکەشیم کرد. هەرچەندە کاتژمێرەکەشم کاتژمێرێکی ئاسایی و هەژارانە بوو. ئەم هەڵوێستا بوو بە هاندەرێک بۆ ئەو قوتابیە و زانست و زانیاری خۆشویست و بەرە و ئاراستەی قورئان لەبەرکردن هەنگاوی ناو خۆی بۆ ئەو بوارە تەرخان کرد. ڕۆژەکان تێپەڕین بەڵکو چەندین ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا ڕۆیی. پاشان لە یەکێک لە مزگەوتەکاندا بینیم پێشنوێژی مزگەوتەکە ئەو قوتابیە کە کاتژمێرەکەمم پێشکەش کرد. ئەو منداڵە کۆلیژی شەریعەی تەواو کرد بوو لە یەکێک لە دادگاکانیشدا کاری دەکرد. منە و ڕووداوەم بیر نەمابوو. ئەو بیری خستمەوە. سەیر بکە دوای چەندین ساڵ ئەو هەڵوێستە لە یادەوەریەکانیدا تۆمارە و لە بیری نەچۆتەوە. جارێکی تر لە کۆڕێکی تردا گەنجێکی ڕوخسار گەشاوە و جوان زۆر بە گەرمی چاک و چۆنی لەگەڵ کردم و هەڵوێستێکی جوانی بیرخستمەوە کاکاتی خۆی لە منداڵیدا لە قوتابخانە بەرامبەری نواندبووم. جاری وهەیە بەهۆی ئەوەی کەسانێک هەڵسوکەوتێکی جوانیان لە مزگەوت لەگەڵ منداڵاندا نواندووە دەبینین ئەو منداڵانە بەدەستە بچووکەکانیان باوچیان ڕادەکێشن و دەیان بن بۆ ماڵی ئەو کەسا ڕەوشت و هەڵسوکەوت جوانانە بۆ ئەوەی چاک و چۆنیان لەگەڵ بکەن. باوکانیشیان هەواڵی خۆشەویستی منداڵەکانیان بەو کەسانە ڕادەگەێنن. لێت ناشارمەوە جاری وهەیە لە کۆڕێک یان ئاهەنگێکی قەرەباڵغ کە خەڵکێکی زۆر بانکرابن زیادەڕەوی دەکەم لە ڕێزگرتن و دواندنی منداڵان و گوێ لە قسەکانیان دەگرم هەرچەندە زۆر جار قسەکانیشیان زۆر گرنگ و بەبایەخ نەبن. ئەمەش وەکو ڕێزگرتنێک بۆ باوچی منداڵەکە لە هەمان کاتیشدا بۆ بەدەستێنانی خۆشەویستی منداڵەکە و باوچیشی. هاوڕێکم هەبوو زۆر جار لەگەڵ کوڕا بچووکەکەیدا دەمبینین. جاری وا هەبوو منداڵەکەیم دەدواند و بە نەرمونیانی هەڵسوکەوتم لەگەڵ دەکرد. ڕۆژێک لە شوێنێکی قەرەباڵغدا هاوڕێکەم دەستی منداڵەکەی گرتبوو سڵاوێکی لێکردم و پاشانوتی چه هەڵسوکەوتێکت لەگەڵ کوڕەکەمدا کردووە و ئاوا توانیوتە دڵی بۆ لای خۆت ڕابچێشیت. چەند ڕۆژێک پێش ئێستا مامۆستایەکیان لە قوتابخانە پرسیاری لێکردبوون کە لە پاشە ڕۆژدا حەز دەکەن ببن بەچی. هەیان بوو وتبووی حەز دەکەن ببن بە پزیشک، هەیان بوو وتبووی حەز دەکەن ببن بە ئەندازیار، بەڵام ئەم کوڕەی من وتبووی
حەز دەکەم ببم بە محەممەد عەریفی. دەتوانن تێبینیەوە بکەی کە خەڵکی هەڵسوکەوتیان لەگەڵ منداڵان جداوازە. کاتێک پیاوێک دێتە کۆڕ و دانیشتنیەکەوە و چاک و چۆنی و تەوقە لەگەڵ ئامادەبووان دەکات، ئەگەر تەمەشا بکەیت ئەو منداڵی کە لەگەڵیدایە و لە دوایەوە دەڕوات وەکو باوکی دەکات. هەندێک لە خەڵکی بێئاگان بەرامبەر بچووکەکان، هەندێکی تریان بە ساردی و بە بەشێکی کەم لە دەستی تەوقا لەگەڵ منداڵەکاندا دەکەن. کەسی وا هەیە زۆر بە گەرمی تەوقە لەگەڵ منداڵاندا دەکات و بە زەردەخەنە و بەڕوویەکی خۆشەوە دەڵێت چۆنی پاڵەوان، حاڵ و ئەحواڵت چۆنە زیرەک و وریا. بە دڵنیاییەوە ئەم جۆرە کەسە لە لای منداڵە خۆشەویست دەبێت و دەچێتە دڵیەوە، بەڵکو ئەم کەسە لە لای دایک و باوکی منداڵەکەش خۆشەویست دەبێت. یەکەمین مامۆستا و پێشەوا و پەروەردەکار صلی الله عليه وسلم بە جوانترین شێوە و شێواز هەڵسوکەوتی لەگەڵ منداڵاندا ئەنجام داوە. ئەوەتە ئەنەسی کوڕی مالیک رضی الله عنه برایەکی بچووکی دەبێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم یاری لەگەڵ دەکات و بەنازنا و بانجی دەکات. ئەم منداڵە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەبوو عەمیر بانجی دەکات، باڵندێکی دەبێت و پاژماوەیەک باڵندەکەی دەمرێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتێک منداڵەکە دەبینێ یاری لەگەڵ دەکات و پێی دەفەرمێت یا ئەبا عەمیر ما فعل النغیر. هەر کاتێکیش پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بەلای منداڵاندا بڕۆیشتایە سڵاوی لێدەکردن و دەستی بەسەریاندا دەهێنا. کاتێکیش لە غەزا و جەنگ دەگەڕایەوە منداڵان بەرەو پیری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتن و ئەمیش لەگەڵ خۆی سواری دەکردن. هەروەها کاتێکە لە جەنگی مۆعتا گەڕانەوە گەیشتنەوە شاری مەدینە بەرەو پیریان هاتن، پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی منداڵەکان لەگەڵ خۆتان سەر بخەن و کوڕەکەی جەعفەریش بدەن بە من. بەڵێ عەبدوڵای کوڕی جەعفەری وەرگرت و لە پێش خۆیەوە سواری وڵاخەکەی کرد. ڕۆژێکی تریان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستنوێژی دەشۆرد. منداڵێکی 5 ساڵە دێت بۆ لای پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەندێک ئاو دەکاتە دەمی پیرۆزیەوە و پاشان دەیکات بە ڕوخساری منداڵەکە. بە شێوەیەکی گشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووخۆش و دەمبەخەندە بووە لەگەڵ خەڵکیدا و هەوڵی داوە خۆشی بخاتە دڵیانەوە. ڕوحسووک بووە لە لای خەڵکی و هەرگیز لێی بێزار نەدەبوون. ڕۆژێک پیاوێک دێت بۆ لای پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم و داوای ئاژەڵێکی لێ دەکات بۆ ئەوەی لە غەزا و جەنگدا سواری بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت بەچکە وشترێکت دەدەمێ سواری بیت. پیاوەکە لە لای سیر دەبێت و لە دڵی خۆیدا دەڵێت بەچکە وشتر چۆن منی بۆ هەڵدەگیرێت. هەر بۆیە دەڵێت ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم چی لە بەچکە وشتر بکەم؟ پێغەمبەری ئازیزیش صلی الله عليه وسلم لە وەرامدا پێی دەفەرمێت ئەی هەموو وشترێک بەچکەی وشترێکی تر نییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستی ئەوە بوو وشترێکی سواری گەورەی دەداتێ، بەڵام خۆ هەر بەچکەی وشترێکی تر بووە. ڕۆژێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بۆ خۆشی بە ئەنەس دەفەرمێت ئەی خاوەند و گوێچکە. جارێکی تر ئافرەتێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و سکاڵای لە مێردەکەی دەکات. پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت مێردەکەت ئەو پیاوەیە کە لە چاویدا سپیایەک هەیە. ئافرەتەکە کاتێک گوێی لەم قسێ دەبێت دڵی ڕاد دەچڵەکێت و وا گومان دەبات کە پیاوەکەی کوێر بووە. هەروەک پەروەردگار لە باسی یعقوب عليه السلامدا دەفەرمێت وەبیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم، واتە چاوەکانی سپی هەڵگەڕا و ئاوی سپی تێزا و بینینی نەما لە ئاخ و داخ و خەفەت و ئێشدا هەر خەم و پەژارەی خۆی دەخواردەوە. ئافرەتەکە دەگەڕێتەوە بۆ لای مێردەکەی و سەیری چاوی دەکات و لێی وردەبێتەوە و دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە چاوی مێردەکەتدا سپیایەک هەیە. مێردەکەشی دەڵێت ژنەکە ئایا چاوی هەموو کەسێک سپیەکەی لە ڕەشەکەی زیاتر نییە؟ بەڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک گاڵتە و قسەی خۆشی لەگەڵ کەسێکدا بکردایە بە تەواوی تێکەڵی دەبوو، هەروەها لەگەڵیدا پێدەکەنی و دڵی خۆش دەکرد. ڕۆژێک ئیمامی عومەر رضی الله عنه دەچێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەبینێت
پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هاوسەرەکانی تووڕە بووە بەهۆی ئەوەی هاوسەرەکانی داوای بژێوی زیاتریان لێ کرد بوو. ئیمامی عومەر پەروەردگار لێ ڕازی بێت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ئێمە لەناو قوڕەیشدا بووین ئەگەر دەتبینین چۆن بەسەر ئافرەتاندا زاڵ و بەدەسەڵات بووین چۆن دەیانتوانی داوای بژێوی زیاترمان لێ بکەن بەڵام کاتێک هاتین بۆ شاری مەدینە و ئافرەتانمان بینیان ئافرەتانی مەدینە بەسەر پیاوانیاندا زاڵ و دەسەڵاتدار بوون هەر بۆیە ئافرەتانی ئێمەش لەوانە فێربوون و ئێستا ژوا دەبینی دەنگمان بەسەردا بەرز دەکەنەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتێک گوێی لەم قسانەی ئیمامی عومەر بوو ڕووساری گەشایەوە و زەردەخەنە کەوتە سەر لێوە پیرۆزەکانی. پاشان ئیمامی عومەر پەروەردگار لێ ڕازی بێ لە قسەکانی بەردەوام بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم زیاتر بزەخەنەی بۆ کرد و ددانە پیرۆزەکانی دەرکەوتن. هەموو ئەمانەشی بۆ دڵخۆشی و خۆشی خستنە دڵی ئیمامی عومەرەوە بوو. ئەگەر بەم شێوەیە هەڵس و کەوت لەگەڵ خەڵکیدا بکەین ئەوسا بەڕاستی چێژی ڕاستەقینە لە ژیان وەردەگرین و خۆشمان و خەڵکیش دڵخۆش دەکەین. بیرۆکە منداڵ وەکو قوڕێکی نەرم و شلوایە چۆن هەڵس و کەوتی لەگەڵ بکەیت بەو شێوەیەی لێ دەردەچێت. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات لەگەڵ ژێردەستە و کارگوزاراندا لاپەڕا 48 پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەپێی گونجان لەگەڵ کەسەکاندا هەوڵی دەدا بە شێوەیەکی جوان بچێتە دڵی خەڵکیەوە و کاریگەریان لەسەر دروست بکات. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم مامی کۆچی دوایی کرد بێباوەڕانی قوڕەیش زیاتر ئازاری پێغەمبەری خودایان صلی الله عليه وسلم دەدا و هەوڵیان دەدا زیاتر ناڕەحەتی بکەن. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەو شاری تائیف کەوتەڕێ. سابەڵک و هۆزەکانی دانیشتووی تائیف لە سەروی هەمووشیانەوە هۆزی ثەقیف پشتگیری بکەن و باوەڕی پێبهێنن. کاتێک گەیشتە شاری تائیف چوو بۆ لای سێ کەسی ناوداری هۆزی ثەقیف کە هەرسێکیان برابوون بە ناوەکانی عەبدوللەیل و حەبیب و مەسعود. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان دانیشت و بانگی کردن بۆ لای یەکخواپەرستی و داوای پشتیوانی و پشتگیری لێکردن. بەڵام ئەوان زۆر بە خراپی و بە ناشیرینی وەرامیاندایەوە. یەکێکیان وتی ئەگەر پەروەردگاری تۆ بە پێغەمبەر ڕەوانە کردبێ ئەوە شەرت بێت پەردەی کەعبە بدڕێنم. دووەمیان وتی پەروەردگار کەسی دەست نەکەوت بیکات بە پێغەمبەر تۆ نەبیت. سێمیان وتی هەرگیز قسەت لەگەڵ ناکەم و نادوێنم لەبەرەوەی ئەگەر ڕەوانەکراوی پەروەردگار بیت هەر وەک خۆت دەیڵێت ئەوە تۆ زۆر لەوە گەورەتری کە من قسەت لەگەڵ بکەم. خۆگەر درۆژ بەدەم پەروەردگارەوە بکەیت ئەوە دووبارە پێویست ناکات قسەت لەگەڵ بکەم. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لەم قسە زبر و ڕق و ناخۆشانە بوو لەلایەن هەستا و لە گەورە پیاوانی ثەقیف نائومێد و بێهیوا بوو. دڵتەنجیش بوو بەوەی ئەگەر قوڕەیش بەم هەواڵە بزانن ئەوە زیاتر ئازاری دەدەن و ناڕەحەتی دەکەن. هەر بۆیە داوای لێکردن ئەم هەواڵە با لەلایەن بەنهێنی بمێنێتەوە و باسی نەکەن. بەڵام ئەم داواکاریشیان بە قسە نەکرد و نەفام و شێت و بەندەکانیان لێهاندا و بە هاوار و هاوار و جنێ و قسەی ناشیرن شوێنی کەوتن و بەردبارانیان کرد هەتا ئەو کاتەی خەڵکێکی زۆری لێکۆ بوونەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم چوە ژێر سێبەری دیواری باخی عوتبە و شەیبەی کوڕانی ڕەبیعەوە و ئەو خەڵکەش کەوا شوێنی کەوتبوون گەڕانەوە. کاتێک کوڕانی ڕەبیعە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەو شێوەیە دیت بەزەی و سۆزیان بۆی جوڵا. بەندێکیان هەبوو بە ناوی عەداس کە مەسیحی بوو. بانجیان کرد و پێیان وت هێشویەک ترێ بۆ ئەو پیاوە بەرە و پێی بڵێ ئەم هێشوەترەیە بخۆ. عەداس بە هێشوەترێکەوە چوو بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و لە بەردەمی داینا و پاشان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وت بخۆ. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەستی پیرۆزی بۆ درێژ کرد و فەرمووی بسم الله. پاشان دەستی بە خواردنی هێشوەترێکە کرد. عەداس سەری سوڕما وتی سوێند بە پەروەردگار خەڵکی ئەم ناوچەیە ئەم قسەیە ناکەن و ناڵێن بسم الله. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی عەداس خەڵکی کوێیت؟ ئەی لەسەر چ ئاینێکیت؟ عەداس وتی خەڵکی شاری نەوینەوام و لەسەر ئاینی مەسیحیشم.
پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی خەڵکی شارەکەی یونسی کوڕی مەتای پیاو چاکیت عەداس لەم قسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم سەرسام بوو پاشان وتی تۆ یونسی کوڕی مەتا چۆن دەناسیت پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی یونس برامە ئەو پێغەمبەری پەروەردگار بوو منیش پێغەمبەرم ئالەم ساتەدا عەداس خۆی بەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم دا و سەر و قاچی پێغەمبەری صلى الله عليه وسلم ماچ کرد کوڕەکانی ڕەبیعەش سەیریان دەکرد و یەکێکیان بەوی تریانی وت ئەوە بەندەکەی خراپ کردی کاتێکش عەداس گەڕایەوە کاریگەری بینینی پێغەمبەری خودای صلى الله عليه وسلم بەڕوخسارەوە دیار بوو گەورەکەی پێیوت هاوار بۆ تۆ عەداس ئەوە بۆ دەست و سەر و قاچی ئەو پیاوەت ماچ کرد عەداسی جوتی گەورم سەرزەوی کەسی باشتری لەو پیاوە تێدا نییە هەواڵێکیشی پێدام جگە لە پێغەمبەران کەسی تر ئەو هەواڵە نازانێت پاشان گەورەکەی وتی عەداس وریابە لە ئاینەکەیت هەڵت نەجێڕێتەوە و لات نەدات ئاینەکەی خۆت لە ئاینی ئەو پیاوە باشترە ئایا ئەمڕۆ ئێمە ناتوانین لە کۆمەڵگەدا و لەگەڵ خەڵکیدا بە جوانترین شێوە هەڵس و کەوت بکەین با ئەو خەڵکانەش لە هەر ئاست و پلە و پایەکدا بن هەروەک پێغەمبەر صلى الله عليه وسلم لەگەڵ عەداسی بەندەدا ئەو شێوە هەڵس و کەوتە ناوازە و جوانەی بەکارهێنا سەرنج لەگەڵ مرۆڤەکاندا بە شێوەیەک هەڵس و کەوت بکە کە مرۆڤن نەک لەسەر بنەمای شکل و شێوە و سەروەت و سامان و پلە و پایە و وەزیفەیان خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.